سپاس بۆ خەلات بڕاستی دەنگ پێویستە زیاتر ڕاهێنان بکەین و طبقە تەسەورکە مناسب نییە ینی پێویست بوو لەگەل گروپ ینی بشێوریە طبقە شێوی وەرە گۆرانی نەموناسبە دمەقام دە طبقە هەری بەر خەلەل زۆر بوو بڕاستی ینی ریتم باش بوو ئەدا ئەژی ئانەوێشتەر بێژن شەڵە سەرکەوتی سپاس سپاس خەڵاتخان لە سەرەتا بەڕاستی مۆسقا زۆر تەواو بوو دەبا لەگەڵ دم دەست پێ کرد بە بەڵام لەبەرەوەی دەست پێ نەکرد ناچار بوو مۆسقا دیسا گەڕاوە جملەکەی تۆنی دەنگت زیاتر پێویستی بەڕاهێنان هەیە بەڕاستی زۆر جار تۆنی دەنگت دەردەچوو بە تایبەتی لە چینەکانی سەرەوە ئیقا باش بوویت بەڵام هەندێک جار هەست دەکرا کە دەرەچی لە ئیقا هیوای سەرکەوتت بۆ دەخوازم دەست خۆش خاتون خەلات دیتنا من هەڵبژاردنە سترانێ ئەvە شادی گەلێک باشتر بوو وەکی مامۆسایان گوتی دەستپێکە چۆنە ناوسترانێدا کوپلایەکێدا نەهند باش بوو پێرابوونا پەیوان باش بوو سەلیقە هەندێک جاران توش سەلیقی دەردکەفتی وەک تۆن تایبەت وەکی مامۆسا گوتی تونت برن دەنگێتە دەنگێکی باشە نێ خراپە پێرابوونا دەنگی تا ڕادێکی باش بوو چینە سترانێ نەتجێ خوددا بوو هیویدارم سەرکەفتی بی و دووبارە حەز ناکەمش مەعازبی ئەم دێ ڕاستی بێژن سەرکەفتی بی من دیتم ئەو ترست هەبوو ترسەکە بوو لە دەنگت دوامینیش لە بیدایەتەکەی ماکرۆفۆنت گرت بەرهەڵات نەکرد بەس ئیقاعی لاقت دەتکرد دەگەڵ ئیقاعی مۆسیقا باش بوو یعنی حرەکاتی لاقت دەگەڵەوەی بەس ئەو جارە یعنی جارەکەیتر لەو جارە پتر باشتر بوو زۆر و دوامینیش ئەمن هەندێک کەلیماتەکەی تێ نەدەگەشتم قسەکە یعنی وەختی تەستۆن گوتم ئەخناتە من هەندێک شتێک تێ نەدەگەشتم چونکە ئەو سترانێکی خەفیفتر بۆ باشتر بوو ئیقاعەکێ پیچەک سەریعتر بۆ باشتر بوو بتە دوو جۆرە هەردوو سترانە وەک یەک وسا یەک وسا دەست خۆش خەڵاتخان ئەختیاری گۆرانەکەت ئەم جارە باشتر بوو لە گۆرانی پێشووتر بەڵام تۆنەکەی وەکو دکتۆر محەممەد ئاماژەی پێدا بەرز بۆ باە تۆنێک نزمتر بواە وەکو مەمەسان هەندێ خاڵیان وت نامێت تکرار بێتەوانێ تۆزێک ڕاهێنانی باشتر تێ لەسەر دەنگت بەڵام دەستخۆشیت لێکم وەکو خانمێک کە توانیت لە شوێنە دوورەوە بیت لە ستودیۆ سێران بەشدار بیت ومێ دەکەم نمونەی وەکو جەنابەت و نمونەی وەکو خانەوادەی جەنابەت کە ڕێدەن بە خانمێکی وەکو ئێوە بێنە بواری وەنەرەوە زۆر بێت دەستخۆشیت لە یەکەم ومێ دەکەم سەرکەوتوبی ئەگەر لە بەرنمەیەکی واش شەنست نەبوو معنیاوی نێتەواز لە گۆرانی بێنیت وەکو خانم یەگەمە پێویستمان بە زۆر خانم هەیە کە بێنم بوارەوە دەستخۆشیت لە یەکەم دووبارە سەرکەوتوبی ومێ دەکەم نمونە زیاد بێت